بینەران و جۆگرانی ئازیزی بەشی کوردی دەنجی ئەمریکا ئەم کاتتان باش وازارێکی دیکە لە بەرنامەی هوەری هەمە چەشنە و جێگران بە یەک گەشتینەوە و ئمڕۆ میوانداری سەرکەوت ڕەسوول شاعیر و نووسری چەندان هۆنراوای گۆرانی لە هەولێر دەکەین هەروەها میوانداری کەسێکی دیکەی شارەزا لە کارەکانی کاکسەرکەوت دەکەین کە شاعیری بەڕێز عیسا حوسێنە. ئازیزان ئێستا ڕاستەخۆ کاک سەرکەوت ڕەسوولمان لەگەڵدایە. کاک سەرکەوت ئەم کاتت باش. ڕۆکەتەم باش کە خەیدەرجان ڕێز حورمەتم هەیە بۆ دەنجی ئەمریکا و بۆ هەموو گوێگرانتان. زۆر سپاس. کاک سەرکەوت ئەم بەرنامەی ئێمە کە ڕۆژانی چوارشەمە بڵاو دەبێتەوە وتوێژ لەگەڵ ئەو کەسانە دەکەین کە لە هەموو بوارەکانی ژیاندا چالاکیان هەیە. جا ئیمڕۆ بە خۆشحاڵیەوە ئەو دەرفەتەمان بۆ ڕوخسا لەگەڵ تۆ باسی کارەکان بکەین، بەڵام لە پێشدا ئەگەر بکرێتن بە کورتی خۆت باسی خۆت بۆ جۆگرانی بەشی کوردی دەنجی ئەمریکا بکەی. زۆر سپاسان دەکەم. من ناوم سەرکەوت ڕەسوولە لە ساڵی 1970 لە هەولێر لەدایک بووم. خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەی و کۆلێژیشم هەر لە هەولێر تەواو کردووە. دەرچووی کۆلێژی پروەردەما لە بواری شارنووسیندا لە ناوەڕاستی ساڵانی هێشتا دەستم بە نووسین کردووە. سەرەتایی بڵاوکردنەوەم لە کوردستانی نوێ لە ساڵی 1992 یەکەم شارم بڵاو کراوەتەوە. جگەر لەوەی کە چەندین ساڵاشی لە بواری ئیشکردنی ڕۆژنامەنووسی لە ڕادیۆ و تەلەڤیزیۆن و ڕۆژنامەکان ئیشم پێدا کردووە. ماوەیەک لە هەندێران ژیاوم بۆ ماوەی 7 ساڵ لە وڵاتی هۆڵەندا. ئێستاش گەڕاومەتەوە کوردستان و بۆ یەکجاری لە وەزارەتی ڕۆشنبیری وەکو شارەزا دەست بەکار بوومە و بەڕێوەبەرایەتی سنتەرە ڕۆشنبیریەکان و تیپۆ بنەریەکانم. بەڵێ کاک سەرکەوت گوایە سێ نامیلکەی شعریت هەیە کە بە ناوی یادنامە فاتەشێت پایزە یاد دەکرێت بە کورتی باسێکیان بکەی باسی هەرسێ ئەو نامیلکەیە بکەی بە کورتی نەک ئەرەوە دوای باسی خۆمە باسی لیوەکەن زیاتر. باش یادنامە قەسیدەیەکی دوورودێژی ڕۆمانتیە دەتوانم بڵێم لە شێوازی نامەیەکی گۆرانی و چەندان گۆرانی ڕۆمانسی لە خۆی گرتووە. بە قەبارە 1970 پەڕ دەبێتن لە ساڵانی 1994-1995 نووسراوە، بەڵام لە 2007 بڵاو کراوەتەوە. فاتەشێت قەسیدەیەکی دوورودێژە، قەسیدەیەکی سەردەمیە زمانێکی بڕەخورستری هەیە لە ساڵانی 1995 نووسراوە لە 2007 بڵاو کراوەتەوە. پایزەیادیش دوایین نامیلکە کە لە ساڵی 2010 بڵاو کراوە. ئەوە وەکو نووسراوە، بەڵام شش بەرهەمێکی دین هەیە کە بە مۆسیقا و بە دەنجی خۆم تۆمار کراوە. ئەوانش هەریەکی بە شێوازێک پێشکەش کراوە و گوێگرانی خۆی بوو. ئەوەی ئێمە بزانین تۆ 160 هۆنراوەت کراوە بە گۆرانی. خۆ دەزانی لەو بوارەدا کورد ئەوەندە شاعریان نییە یاخود شعر لەسەر ئەمە نانووسن. چی وای کرد کە تۆ بەم شێوەیە بایەخ بۆ بدەیت کە شعرەکان زیاتر بۆ گۆرانی بێتن؟ ئایا خۆت بۆ گۆرانی بێژانی دادنێ یا ئەوان هەڵی دەبژێرن؟ بە نووسین شعری گۆرانی دیارە قەدەر دەدەوت لە شعری گۆرانی کۆکردمەوە، بەڵام ئەوەی کە ئەوە بەڕاستی دەتوانم بڵێم دەگەڕێتەوە بۆ هونەرمەندی خۆشەویست برای عزیزم کاریزیا دەسعەد کاتی خۆی یەکەم بەرهەمی بڵێم شعری گۆرانی بۆ ئەو نووسیوە گۆرانی عاشق بە تۆم بوو لە ساڵی 1992. دەتوانم بڵێم سوفرەیەک بوو منی هەیەشتە ناو نووسینی شعری گۆرانی، بەڵام لە دواییدا بە خۆ ماندووکردن و خوێندنەوە و بە دوواداچوون و خۆ ماندووکردن بتوانم ئەو شێوازە نووسینە ئەو ستایلە لە ناو شارەکانی خۆمدا بەردەستە بکەم و تا حەدێک ئیجتیهادی تێدا بکەم و بتوانم زێ پەنجەی خۆمی تێدا بەرجی بێڵم. شعری گۆرانی وەکو خاصیەت ئەگەر باسی بکەم هیچ شانێرێکی تایبەتتر نییە، باڵێن جیاوازتر نییە لە هێڵە گشتێکی شعر، بەڵام ئەوەی کە تێیدا ڕەساو دەکرێتن پێویستی بە شەفافیەتە، بە ساکاربوونەوەیە، بە هەڵکڕانی وشەی سادە و مۆسیقادار و ئاوازدارە لە ناو فەرهەنگ و بەستەکردنیەتی و چاندنیەتی لە ناو
چێلگەی ڕستەی شاری ئەوە دەتوانم بڵێم وەکو وەسفێکی کورتی ئەو هونەرە یاخود ئەو بەشە لە هونەری شعر کە بە شێوازێکی تایبەت دەنووسێ بە بڕوای من شێوازێکە هەموو کەس ناتوانانی بەسەری دازاڵبی لەبەرەوەی عەرەب پێی دەڵێن سهل الممتنع ئاسانی خۆ بەدەستەوە نەدەر هەموو کەسیش ناتوانانی بەو شێوە ئاسانیە یاخود لەو مەودایە بچووکە یاری خۆی بکاتن بە وشە. بەڵێ کاک سەرکەوت دەگەماوە بدەی ئێستا ڕوو لە کاک بەڕێز یا بەڕێز عیسا حوسێن شاعیر و شارەزای کارەکان دەکەین. کاک عیسا ئەم کاتەوە باش؟ ئەو کاتە باش کاک حەیدەر. زۆر سپاس. کاک عیسا ئەگەر داوایەک لێ بکەین هەڵسەنگاندنێک بۆ کارەکانی کاک سەرکەوت بکەی چیمان پێ ئەڵێی؟ وڵا کاک سەرکەوت دوو لە ڕەفاقەت و دوو لەوەی کە زۆر ڕەفیقین و برادەرین بەڵام وەکو شێعر لە تەقریبا بەیەکەوە دەتوان بە شێعر نووسین کرد ئەو تۆزێ پێشمن بوو من ئەواخری سەرەتای ئەواخری هەشتاکان و سەرەتای نەوەتەکان دەستم پێ کرد بەڵام ڕەفیق بوون و تەنها ئەوەندەی کە لە دەرەوە بوو تۆزێ لە کارەکانی دابڕا. کاک سەرکەوت یەکێکە لەو شاعیرانەی کە بە سەلیقە و بە چوارچێوەی خۆی شاعر دەنووسێ یەکێکە لەوانەی کە ڕێچکەی تایبەتی خۆی هەیە بۆ شعر ڕوئیا و بینینی خۆشی هەیە بۆ شعر ئەویان گرنگە ینی با بڵێن من هەتا ئێستا کاک سەرکەوت لەگەڵ شاعیرێکی تر لەگەڵ هیچ شاعیرێکی تر نزیکایەتی نابینم زۆر شاعیر هەیە دەبینی داروەیە کۆمەڵێک شاعیر هەیە وەندە لێکەوە نزیکم دەقەکانیان ئەگەر تێپەڵکەی ناوەکانیان لابەری لەوانەیە تا ڕادەیەک خاوەنەکانیان نەناسیتەوە بەڵام کاک سەرکەوت لە هەر شوێنێکە شاری ئەو گوێبیست بمیان هەر شوێنێکە ئەوەیان بەڵگەیە بۆ ئەوەی کە کاک سەرکەوت خۆی دەنگ و ڕنگ و ڕێچکەی تایبەتی خۆی هەیە لە شعر بە تایبەتی لە شعری لیریکی لە شعری گۆرانی خاصیتێکە ئەو پێی دەناسێتەوە. بەڵێ ئەگە داوا لێ بکەین بەراوردێک لە نێوان شعری خۆت و شعرەکانی ئەو بکەی چی ئەڵێ نامانێ بتخێنە حاڵەتێکی ئینەوە چی ئەڵێ فەرموو؟ کاکە وەڵا دوو دنیا جیاوازین لە هەموو ڕێکەوە ڕەفیقین ڕۆیامان شتمان بینینمان بۆ ژیان وەکو یەکە تێڕوانینمان وەکو یەکە بەڵام لە شعر دوو دنیا جیاوازین ئەو دنیایەکی تایبەتی خۆی بە تایبەتی بۆ شعری لیریشی کە زیاتر لە 160 شعری کراوەتە گۆرانی من دوورم لە شعری گۆرانی دوورم لە شعری لیریشی نەمتی من زۆر جیاوازترە لەگەڵ نەمتی ئەو هەرچەندە یەک دوو شعریشمان بەیەکەوە نووسیوە شعرەکە ئەو شعرێکە بەیەکەوەمان نووسیوە هەز ناکەی کامیانی من و کامیانی ئەوە بەڵام دوو دنیای جیاوازین من زیاتر ئەو شعرانم کە بەلای ڕۆمانسێت و بەلای خۆشەویستیدا دەڕوا ئەو شارەکانی ئەو زیاتر بەلای وەکو گوتم شعری لیریکی تا ڕادەیە قافیەدار ڕتمی لە ناوە ئاسانە گۆرانی بێژ بتوانی پێی بوەستی بیکات بە گۆرانی ئەویان وەکو بەڵام وەکو من وەکو خۆم ئەویان لە شعری مندا نییە. بەڵێ کاک ئێستا دێمە وڵات کاک سەرکەوت ئەوەی ئێمە بزانین ماوەیەک لە هۆڵندا ژیانت بەسەر بردووە ئەگەر داوا لێ بکەین باسێک لە ئەزمموی ژیانی خۆت وەک شاعرێک یا کەسێکی ڕۆشنبیری کورد لە هۆڵندا چیمان پێ ئەڵێی؟ هۆڵندا بەنسبەتە من وەکو جوگرافیایەکی جیاواز وەکو شێوازێکی تایبەت لە نەمەتی حەیات ئەزممویێکی جوانی فێرکردم ئەزمموی سەبرگرتن و ئەزمموی بەپەرتی دنیا بینین بە ڕوویایەکی فراوانتر پێشتر ئەگەر دنیام لە چاوی هەولێر و لە چاوی چەند شارێکی کوردستان دەدیت ئێستا بەرچاوم فراوانتر بووە دەتوانم بڵێم باڵم دەیانە تەماشای دنیا دەکەم. هۆڵندا زۆر شتی بە من ناساند بۆ نمونە ناسنامەی خەڵکی تر کەسایەتی دیکە نەفسەتی خەڵکی دیکەم خوێندەوە بەراوردم کرد لەگەڵ نەتەوەکەی خۆم و لەگەڵ وڵاتەکەی خۆم جیاوازێکی گەلک زۆری تێدا بوو. دەتوانم بڵێم ئەو ئەزمونەی شارستانیەتی خۆرئاوا کە هۆڵندا یەکێکە لە بڵێم بڕگەکانی ئەو شارستانیەتە دەتوانم بڵێم قازانجم لێ کرد تا سنوورێکی زۆر باش لە ئەدەبیاتەکەشم ڕەنجی داوە. بەڵێ ئەو بەرهەمانەی کە ئاماژەت پێکردن کە هیچ کامت لە هۆڵندا وتووە یا ئامادە کردووە لەوێ؟ بەڵێ دەتوانم بڵێم سەردەستەی هەر هەمویان
ماندووبوونێکی زۆرمان لەگەڵ برای بەڕێزم کاک زەکەریا عەبدوڵای هونەرمەند چێشتەویشەوە بوو سیدی دایە کە 12 تراشی گۆرانی بوو 9 تراشی من ئیشی شعرم بۆ کرد لەوانە لە هەر هەمیان بەربڵاوتر گۆرانی گوڵەگەنمە کۆچەریەکەم گۆرانی بۆ چیهاتی گۆرانی نازا گۆرانی بۆ باوانم گۆرانی خانی گۆفرۆش دووری تۆجیانە ئیدی زۆرانی دیکەش. بەڵێ ئەوەی کە ئاماژەت پێکردی گوایە 6 ئەلبۆمی شعری دەنجیت هەیە بە 3 دێ من کاتی خۆی هاوڕێیەکی زۆر ئازیزی شاعریم هەبوو کە لەگەڵ پێکەوە ژیان کاتێک کە شارێکیان نووسی زۆر جار داوای لە منە کردێ بیخوێنمەوە هەندێک جار بەدڵی بوو هەندێک جاریش بەدڵی نەبوو خۆی ینی ناچار بۆ خۆی دەیخوێندەوە ئەوەی کە تۆ بەدەنگ کردوتە چی وای کردو بۆەوەی زیاتر خەڵک لە چێژی ئەو شعرانە بزانن چی وای کرد کە تۆ بەدەنجی خۆت تۆماری بکەی یەک لە پاڵنەدانەی کە وای لێکردم بەڕاستی چەند هۆکارێک بوو یەکیان ساڵی 97 لە وڵاتی یۆنان بووم لەوێن دەرچوومە کتێبخانەیەک دەبینم کتێبخانەکە چەند کتابێکی لێدانرا بوو کتێبەکە هەم بە نووسرا و بەپەڕ هەم بە سیدیش لە ناو بەرگەکەی سیدەکەی بەدەنجی نووسەرەکەی تێدا بۆزا هەبوو ڕۆمان بوو چیرۆک بوو هەبوو شعر بوو پرسیارم کرد گوتیان ئەوە زیاتر لە بۆ ئەو کەسانەیە کە نابینانە کە ناتوانن بخوێننەوە بەڵام من فکرێکم لێ کردەوە بەڕاستی لە پاش هاتنەوەم لە ساڵی 2004 کە لە کوردستان ئەدەب کەوتۆتە دەست نخبەیەک خەڵکیێک تەعاملی لەگەڵ دەکاتن بەس ئەوانەی کە کتێب دەخوێننەوە بۆ ئەوانەکەین کە ئەدەب ببێتە دەنگ و کابرایەک لە سەفەرێکی دوور و درێژ دەتوانین گوێ لە سیدێکی شعری جوان بگرێتن زیاد لەوەی کە گۆرانی گوێ دەگرێتن یان گوێ لە چیرۆکێکی بگرێتن دەتوانم بڵێم ئەوە وای کرد کە شعر زیاتر بە خەڵک ئاشنا بکاتەوە ئێستا دوایی بۆ مۆدێل کە زۆربەی زۆری شاعیرانمان هەوڵ دەدەن بە ئیلقای خۆیان کە احساسی شعرەکە جوانتر دەگەینتن بە گوێگرەکە و بە خوێنەرەکە هەوڵ دەدەن سیدیەکانیان تۆمار بکەن دیارە ئەوەش وەکو ئەزمونە تا ئێستا من ناتوانم حکمی لەسەر بدەم کە سەرکەوتنی تەواوی بەدەستێناوە لەبەرەوەی بە خۆت دەزانی جۆری وەرگرتنی ئەو جۆرە تەجروبانە بە ئەزمون ماوەیەکی زۆری دەوێتە ڕەنگدانەوەکەی دەزانین با ئەوە داوا لە کاک عیسا بکەین بزانین ئەو چی ئەڵێت ئەو شارانی کە بە دەنجی خۆت تۆمارت کردەوە بزانین ئەو ڕێی لەگەڵ ئەوەیە یاننا کاک عیسا کاک حەیدەر وەڵام من ڕێیم لەگەڵەوەی سەتاسەد لەگەڵ کاکسەکە متەفقم هەرچەندە من خۆم نەم کردووە بەڵام من پێم وایە دەنگدانەوەیکی باشتر هەیە بە سیدی باشترە چونکە دەچێتە سەر مۆبایل خەڵکێکەیە نەکرد بە سیدی و لەناو سیارە و لە ماڵەوە بەڵکو لەناو لە مۆبایلەکەی خۆی خەزمی کردووە هەردەمەک حەزی لێبی گوێی لێ دەگری ئەویان بەڕاستی دیاردەیەکی نوێ بوو هەم سەرکەوتوش بوو ینی سەرکەوتوتر بوو لەوەی کە کتێب لەوانەیە لە کتێبخانەیەکدا بنرێ و بەس کتێبخانەی پێجوان بکرێ چونکە ئێمە لەلای ئێمە تا ڕادەیەک تەکنۆلۆژیا وای کردووە کە خوێنەری کتێب کەمتر بێتەوە بۆیە لەو حاڵەتە تۆ ناچاری پەنا بۆ تەکنۆلۆژیا بەری بۆی خەڵک گوێگری شعر بێ گوێ لە شعر بگرێ شعر بخوێنێتەوە گوێ لە شعر بێ ئەویان دیاردەیەکی سەرکەوتووە دیاردەیەکی درستی شەیانی بۆ نمونەوەکو کاکسەکەوتیش باسی کرد لەناو سیارەیەک خەڵک لە سەفەرێکا بۆ خۆی سیدێک لێدا ئەو کاتە وەکو گوتمان کاتێک کە شوفێریەکە لەوانەیە پێ نەکرێ بیخوێنێتەوە بەڵام سیدێکە بە زیاتریش چونکە مۆسیقای لەگەڵا ینی مۆسیقا زیاتر دەچێتە ناو ناخەوە لەگەڵ شارەکەیە دیاردەشی دروستی دەبینم پێم وایە سەرکەوتووە بەڵێ کاک سەرکەوت ئەگەر داوا لێ بکەن کۆپڵەیەک لەو شارانی کە هاتە خۆت بتوێ ئێستا بۆمان بخوێنیەوە ئەلبەتە نە مۆسیقامان هەیە و دەتوانین ئێکۆی تێ بخەین و جاگە بکرێتن کۆپڵەیەکمان بۆ بخوێنیەوە بەسەر چاو کاک ئیلەجان شەریشیان بخوێنمەوە کە عێلاقەی بە لیریکە بێتن ئەو دەیان چەند برادێکەوە کراوەتە گۆرانی یەکێک لەوانە دەنجی خۆشی کاک نەعەبدول جەبارە بەڵێ فەرموو ذکری عشقی تۆیە یا شێخەم دوێنێ ذکری عشقی تۆیە یا شێخەم دوێنێ گڕی حاڵە لەناو ئەشکە ئەم سوتێنێ شار بە شار و چێ بە چێ و من دەربەدەر بووم بۆ نیگات
شوێن بە شوێن و تەچێتە چییە وێڵم بە دوای خەڵوەگات ناو عرفان توانەوە ناموراد بووم بگەم بە تۆ کوا دەڵێ یوسفی گوم بوو دێتە کەنعان خەم مەخۆ شێخی سەنعان و فرهاد وەکو منیان لێ نەهات ئەوان ڕۆین لە ڕێی عەشقا سیما لێم نەبات ئەسیری تۆم دەروێشی تۆم ئیدی تۆم وەکو ئەیوب لەناو سەبرا شەهیدی تۆم شەهیدی تۆم. دەم خۆش کاک سەرکەوت ئەمە پرسیارێک لێ بکەم یەکێ لە هەر زوو کە ئەوەم بینی کە یەکێ لە نامیلکارەکانت ناوە فاتەشێت هەرچەندە باست کرد بۆ فاتەشێدەنی بۆ ئەو ناوە داڵیەوە کاک حەیدەرجیان من ئاشنایەتیم لەگەڵ دنیای شێتەکان و دەتوانم شێت ناوێکە غەدر لەو ئینسانانە دەکرێت کە ئیدراکیان لە دەستداوە یا حاسیان لە دەستداوە ئینسانن وەکو ئێمە بیرکردنەوەیشیان هەیە و هیچیان هەیە بەڵام ڕەنگە بە شێوازە شتێک نقستانیان تێدا هەیە و فسیۆلۆژیای دەستەیان ئەوەی کە سەرنجی شێشاوە دنیای ئەوانە دنیایشی بەری و دنیایشی پاکە درۆ دەلەسەی ئینسانە عەقڵەکانی تێدا جێنابێتەوە لە ڕێگەی ئەوەی کە مامەڵەم لەگەڵ کردوونە قەت شتێکم لێ نەدیشتونە درۆ و ڕیایی دنیای ئینسانە عەقڵەکان تێدا جێ بێتەوە هەر ئاشنایەتیم لەگەڵ هەیە شێت لەگەڵ شەهابە شێت ینی کۆمەڵێک شێت بوونە کە دەتوانم بڵێم دەستیان لە خەڵک گۆشاندیە بەڵام بوو برادریان لێیان نزیک بوویمەوە یەک لەو شێتانە بەڕاستی ئافرەتێکی شێت بوو کە زوڵمی ڕۆژگار و هەموو ئەو شتانەی کە ئینسان لە بیئەیە گوا لێ دەکەن کە خۆی لە دەست خۆی بداتن هەر هەمووی لە دژی مەساڵحی ئەو ئینسانە جوولایتەوە ئافرەتێک کەوتو بە ناو خەڵکی خەڵک بە هەموو شێوازێک گاڵتەی پێ دەکرد ئەوە وای لە من کرد کە لە ڕووداوێکی زۆر دڵتەزێن ئەمن ئەو ئافرەتە بکەمە پاڵەوانی چیرۆکەشی دوور و درێژ کە لە قەسیدەیەکی عەسری بینێتەوە جگە لەوەی کە خەمەکانی خۆم و نیشتیمان و خەمی ئافرەت و خەمی هەموو ئینسانەکانی ئەو کۆمەلگای خۆم بە قەسیدەیەک بکەمە مەسیدێکی شعری و مانایەکی پێ بۆی لە داهاتوودا وەکو بەرهەمێکی ئەدەبی وەکو شتێکی دانسقا مامەڵی لەگەڵ بکرێتن کا بۆەوە ناڕزایی خۆتە سەبارەت بەو دنیای دەوروبەرت کە بە نامیلکەی فاتەشێتە دەرد بڕیوە بە هەر حاڵ کاک سەرکەوت ماوەی کەمە ماوە بەڵام داوا لە کەک ئیساکەم ئەگەر بکرێ بە کورتیەوە 20 سانیەک هیچ رەخنەیەکی لە کارەکانت دیامە هیچ شتێک هەیە کە کردبێت کاک سەرکەوت کردبێت تۆ بە دڵت نەبووبێت ئەگەر بکرێ بە کورتی کاک حەیدەر وڵا زۆر جاران من لەگەر هەموو شارەکانی متفق نیم بە تایبەتی شارە گۆرانیەکانی شارە لیریشەکانی هەندێک شاری هەیە من لەو ئاستە نابینم لە ئاستی کاک سەرکەوت خۆیشی هەستان لەکراوەتە گۆرانی و خەڵک گێشی لێگرتووە و خەڵکی معجیبیشی بوو بە گۆرانیەکە بەڵام من پێم وایە لەو ئاستەدانیە کە زەخر لە خۆکردن بووە لە ئازادایەک بوونی شارەکەی پێم وایە شارەکە بە تەبیعی لەدایک نەبووە لەوانەیە تەکلیف بوو بی با بڵین گۆرانی بێژێک پێی وتووە ئەم شارەمان لەسەر ئەم نەمتە بۆ دابنیاویش وەکو وشە ڕێزکردن وەکو ئەوە شارەکە لە ئاست قابلیت و لە ئاست شاعیر بوونی کاک سەرکەوت کە قابلیتێکی باشی هەیە لە ئاست ئەودا نەبووە من وەکو ڕەفیقێکی نزیکی ئەو حەزاکەم خۆی لە قەرەی ئەوانە بدا وەکو تەکلیف گۆرانی بێژێک من پێم وایە گۆرانی بێژ با خۆی بە دوای شارەکەدا بگەڕێت شارێک خۆی تێدا بینیەوە با بۆ خۆی بیکە بە گۆرانی کاک سەرکەوت تێبینیت چیە لە سەقسەکانی کاک عیسا بە کورتی لەگەڵی قبوڵما من بڵام ئەوەی دەبی ڕساو بکەین کاک حەیدەرجیان ئەزمموی نووسین لە محەتەیەک لە محەتەکان جیاوازترا ڕەنگە لە هەندێک محەتە هەبیتە مۆستا ئیسا باسیەکە بڵزا بگووا بوویتن بەڵام ئێستا ئەمن بخۆم لە خۆم قبوڵ ناکەم پاش ئەزمموی درو درێژ ئەو شتانە دووبارە بێتەوە بە دڵنیاییەوە خەونی گەورەترم هەیە من ئەجگەلەوە شەری گۆرانی هەر دنیای لیریکەم یاگیر نەکردووە بەڵکو نووسینی تەرجیحی شەعر لە با بڵێن پەخشانە شەعر یاخود لە قەسیدەی نوێ لەوەشدا نەبراوم ئەوەش بەرهەمی دەبێتم ئینشاڵڵا لە داهاتوودا دەبێت
کاک سەرکەوت دوا پرسیارم ئەوەی کە بزانین تۆ لە سنتەری ئاخود لە بەڕێوەبەری سنتەری ڕۆشنبیری لە وزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت بە کورتی باسە چیەوە بکەی بەر لە کۆتایی بە سنتەر ڕۆشنبیریەکان نمونەی ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنینە کاک حەیدەرجان کە لە ئەزمموی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەزمموی دەوڵەتداری ئێمە ئەزممونێکی نوێیە دەکرێت ببێتە واجهەیەشی جوان بۆ پێشکەشکردنی هەناسەیەکی جوانی کۆمەلگایەکی مەدەنی ئەگەر پرسیارم بێت لێگەی طموحات من پێ دەڵێم نەخێر بەڵام ئەوە سەرەتایەکە سەرەتایەکی جوانە ئەزممونێکە وەکو تشریعی قانونەکەی کە ڕێگە بە کۆمەلگای مەدەنی زیاتر بێتن لەسەر ئەو ئەدایە حیاتیەی کە ژیانی ئینسانی کورد پێدا تێ دەپەڕێتن هەتا حەدێکی باش دەتوانم بڵێم خەڵکانێک دروست بوونە کە لەو بوارە ئیش بکەم بەڵام جێگەی طموح نییە هیوادارم بتوانین لە دەیەی داهاتوو لە 10 ساڵی داهاتوو کاریری باش پەروەردەکەی لە ماناکان و لە پێوەرەکانی کۆمەلگای مەدەنی بزانێتن و بتوانی دەوروبەرەکەی پێ بپیر قازانجێک بە کۆمەلگایەکە بگەینێتن. کاک سەرکەوت ڕەسوول شاعیر و نووسەری چەندان هۆنراوەی گۆرانی لە هەولێر هەروەها کاک عیسا حوسێن شاعیر و شارەزا لە کارەکانی کاک سەرکەوت زۆر سپاسان دەکەین بۆ بەشداریتان لە بەرنامەی هونەری هەمە چەشنە و جۆگران. زۆر سپاسان دەکەین سپاس. زۆر سپاس کە حەیدەر زۆر سپاس بۆ بەرنامەکە زۆر سپاس.